ماوەستا وێزگەیەکی گرنگی ژیانی جەنابتان هاتنتانە بۆ شاری هەڵەبجە و بۆ خزمەتی ماوەستا مەلا عوسمان وەبزانم ساڵی 75 بەرەو 76 هاتوونەتە ئەم مزگەوتی شافعیە لە هەڵەبجە و نزیک 13 ساڵا بزانم لە خزمەتی جەنابی ماوەستا بوو. جا ئەگەر بۆمان باسکەی وەکاری هاتنەکەتان چی بوو؟ لە ڕاستیدا مامۆستا مەلا عوسمان ئەستێرەیەکی گەشی زانست و زانیاری بوو. بەڵێ ماسایە ئاواتی هەموو فەقەیەک لەو زەمانەیە ئەوە بوو کە لە خزمەت مامۆستا مەلا عوسمانە جێگەی دەستکەوێت و ماوەیەک لە زانست و لە ئەخلاق و لە دەریای علمی مامۆستا بەهرەمەند بێت. ئێمەش بە هەل و فرسەتمان زانی لەو قۆناغەیە لەو چرکە ساتەیە مامۆستا مەلا عوسمان فەقەی لێ نەبوو لە مزگەوتی شافعی. کۆمەڵێ فەقێ بووین، من بووم، کاک مەلا عوسمانی سەرسوراوی و مەلا کەریم و 5 کەس بووین. من مستعید بووم ئەوان سوختە بوون، ئەوان لای مندایان خوێند، لە خورماڵەوە هاتین لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا عوسمان جێگەمان خواستەوە. یەکەم جار کە داوای جێگەمان کرد مامۆستا جێگەی پێ نەداین، فەرمی فەقەی ئێستا باش ناخوێنن، منیش حەزم لە فەقەیەک نییە بخوێنین. دواتر بەڵێ عەرزم کرد قوربان لە هەموو هەورێک باران نابارێت و ئێمە تاقی نەکردوەوە بزانێکی دەخوێنین یا ناخوێنین. فەرمی خەڵکی کوێن؟ گوتم خەڵکی دەڤەری پێنجوێنی. فەرمی ئەوەندەم کە بیستە بێت فەقەی مەنتەقەی پێنجوێن دەخوێن و جێگەتان دەدەمێ. ئیتر ئێمە هاتینە ئێرە ئەو کاتە مزگەوتی شافعی ئەمە تعمیر کراوەتەوانێ سەر لە نوێ بەم شێوە نەبوو. مزگەوتی شافعی 3 هەیوانی هەبوو، ئەمە حەوشێک بوو، ئەو قەراخی ئەوێوە ئەوە حەوشێکی پشکۆلە بوو و لە دوایشەوە باخێکی زۆر جوانی هەبوو، باخەکە هەم جێی 2 سەفی چیمەنتۆ بوو، جێی 2 سەفی نوێژە بۆەوە و باخێکی زۆر خۆشیشی هەبوو کە وەکو مەسەلەن داریت و مێ و ئەو شتانەی کە لەو زەمانەیە هەبوو کۆمەڵێ درەختی زۆر جوانی تیا بوو کە هەم سێبەری بۆ هەیوانەکە کرد بوو، هەم سێبەری بۆ مزگەوتەکە کرد بوو. یەکەم مزگەوت بوو کە لە 3 لاوە باخ بێ، یعنی بێجگە ئەو لایە چ ئێرە چ قەراخی لای چەپ چ پێشەوە ئەمە هەمووی باخ بوو. ئەم مزگەوتە لەو کاتەیە 2 حجرەی هەبوو، حجرەیەکیان لەو گۆشەوە بوو لە نزیک ماڵی مامۆستا مەلا عوسمان، حجرەیەکیشان بالضبط ئالێرە هەبوانێ. ئەمە حجرەی جەنابی مامۆستا خۆی بوو، مامۆستا لەوێ خۆی تەدریسیە کرد، فەقێکانش لێرە ئیسراحەتیانە کرد. ئەم بەشەیش لێرەهایە، ئەمە شوێنی دەستنوێژگرتن و حەوز بوو لێرەهایە بەم شێوەیە. ئیتر ئێمە هاتینە خزمەتی مامۆستا مەلا عوسمان لەم حجرە کە بەش کەوتبوو ئەم بەشەوانێ لێرەها وەکو بڵێ دانیشتین و خواردن و شتمان لێرە ئامادە ئەکرد و هەروەها لێرە ئیسراحەتمانە کرد. بەڵام بۆ دەرس خوێندن ئەچوینە ژوورەکەی جەنابی مامۆستا مەلا عوسمان لە خزمەتی مامۆستادا لەوێ دەرسمان دەخوێن. مامۆستا لە دەرسا عادەتی وا بوو مامۆستا هەموو بەیانیەک لە سەعات 8 تا مامۆستا ئەهات بۆ کاتی دەرسەکان. مامۆستا کە ئەهات بۆ حجرە هەرگیز پاڵی نەئەنا بە دیوارەکەوانێ پشت بدا بە دیوارەوە یا پشتێکی بۆ دانێ. هەمیشە ئیستیشهادی بە قەولێکی ئیمامی نەوەویە کرد. نەوەویەی فەرموو من پاڵ نادەم بە دیوارەوە یا بە پشتیەوە نەوەکو لەو کاتەیە خەوم دێ بێت بکەوێت و بەشێک لە کاتەکانم بە خۆڕایی بڕوە. لەبەرەوە مامۆستا هەمیشە لە دیوارەکەەوە مەترێ دوور دائەنیشت، کە دایژەنیش هەمیشە بە چۆکەوە دائەنیشت، وەکو چۆن فەقێ لە خزمەتی مامۆستایە دانیشێ مامۆستا ئاوا بە چۆکەوە دائەنیشت. ئیتر ئێمە لە خزمەتی مامۆستادا چۆکی شاگردیمان دادا لە ناوەڕاستی هەفتاکانەوە بووینە قوتابی. من ئەو کاتە عەبدوڵایەزی قسمێکی باشیشم لێ خوێندبوو، هەر لە سەرەتاوە هاتمەوە بۆی لە خزمەتی مامۆستا لە سەرەتای کتێبەکەوانێ دەستم کرد بە خوێندنی عەبدوڵایەزی و هەروەها لەگەڵ یەکێ لە کتێبەکانی فقه منهاجی ئیمامی نەووی لە خزمەتی مامۆستایە دەستم پێ کرد. بەڵێ ماوەیەک لەم حجرەیە بووین، بەڵام وەکو بڵێ یعنی حجرەکەی ئێرە لە ڕووی خۆشیەوە خۆش نەبوو، هەم لە تەوالیت و شتەکانەوە نزیک بوو، هەم تۆزێ وەکو سەر ڕێگەی جوا بوو. حەزمانە کرد بچینە ئەو حجرەی جەنابی مامۆستا، ئەوە بوو لە ئەنجامە مامۆستا خوا جەزای باتەوە فەرمووی من تەنها و تەنها بۆ تەدریسەکە دێم بۆ حجرە دادەنیشم. لەبەرەوە حجرەکەی خۆی داینێ، بەڵێ نانوشتمان بە زۆری لێرە دروست دەکرد، بەڵام لێرەدا مامۆستا حجرەکەی خۆی داینێ. لە پاڵ حجرەکەی مامۆستایشا توانیمان مەطبەخێکی پچکۆلە دروستکەین.